سڵاو ئەم کاتتان باش چاو ڕۆژێکە هەندێک بابەت و پرسی هەنووکەی و گەرم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و لەسەر ئاستی توانبرێن نێودەوڵەتیش گەرم و ڕێشی پێوە دیارە ئەوەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان پرۆژێکە کە باز لە مەرکزیەت دەکا لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم پرۆژەیە خراوەتە ڕووبەوەی دەسەڵاتی لا مرکزیت یاخود ناوەندی مرکزیت شۆڕ بکرێتەوە جگە لەمەش چاڕۆژێک بە ئێستا وەزیری بەرگری تورکیا سەردانی عێراق و هەرێمی کوردستانی کرد دوای بە دوای ئەوەش کە چەند بابەتێکی گرنگ یاخود لە سەردانەکەیدا هەندێک پرسی گرنگ وروژێنرا بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو بابەتەوە ڕابۆچینی من ئێستا ئارز عەبدوڵڵا ئەندامی سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کاگارس ئەم کاتت باش دەمێ باز سەر نامەرکزیت کۆ بەڵام باستەوە کرد وشەی نامەرکزیت بە بگۆڕدرێت دەتوێت بکرێت بێتی و قسەت چیە لەسەر پرۆژە لا مرکزیە یعنی لا مرکزی وشەیەکی عەرەبیە لە کوردی عینیان ناوەندێتی واتە شۆڕکردنەوەی دەسەڵات بۆیە من هەلێرەوە ئاڵم هیوادارم نووسەرەکانمان دەستگاکانی ڕاگەاندن کوردەکە بەکاری بێنن بۆچی عەرەبیەکە بەکاردێن هەم خەڵک زیاتر تێگە هەم بۆی شوێنی خۆی بگری ناناوەندێتی واتە شۆڕکردنەوەی دەسەڵات بۆ خوارەوە واتە قەتیسنەکردنی دەسەڵات لە ناوەندی لە یەک ناوەند لە ناوی حکوومەت ئێمە وەکو خەڵکی کوردستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستانش هەمیشە داوا دەکەین کە پێویستە عێراق دەسەڵاتەکانی بدا بە هەرێم بەڵام کە هاتە هەرێم لە ناو حکوومەتە مینێتەوە شۆڕ ناکرێتەوە بۆ پارێزگاکان بۆ قەزا و ناحیەکان ناناوەندێتی واتە شۆڕکردنەوەی دەسەڵات بۆ پارێزگاکان هەموو پارێزگاکان وەکو یەک بۆ قەزاکان بۆ ناحیەکان بۆی ئەو یەکە ئیداریانە بتوانن بە شێوەیەکی ڕێک و پێک خۆیان بەڕێوە بن و ئەو سیستەمی دابەشکردنی دەسەڵات دابەشکردن و شۆڕکردنەوەی دەسەڵات لە جیهانی پێشکەوت و زۆر برەی پێدەدرێت و تا دێش بەرەو پێشەواچێ واتە شارەکان ناوچەکان خۆیان بەڕێوە ببن ئەو لەلایەک ڕۆتین کەمەکاتەوە لەلایەک ئەرچی هاوڵاتیان بۆ ڕاهیکردنی کاروبارەکانیان سوک دەکا یعنی بۆ نمونە هاوڵاتیەک لە زاخۆ پێویست نەکە بۆ کارێکی سادە بێتە هەولێر یایەک لە هەڵەبجە بێتە هەولێر لەلایەکی دیکە ئەو ناوەندانە قەزا ناحیە پارێزگاکان خۆیان بەڕێوە ئەبن و ئەوە وا دەکات دادپەروەریش هەبێ دادپەروەری هەبێ لە دامەزراندن دادپەروەری هەبێ لەو بڕەپارەی کە حکوومەت هەیەی و بە شێوەیەکی پێویست دادپەروەران دابەشی بکات بۆی لەوێ و بەر بهێنرێتەوە بەکار بهێنرێتەوە بێجگە لە ئەوانە تۆ کاتێک دەسەڵاتەکان شۆڕکردنەوە بۆ قەزا و ناحیە و پارێزگاکان ئەو کاتە حکوومەت خەریکی پرۆژەی استراتیژی دەبێ خەریکی پلان دەبێ خەریکی چاودێری گشتی دەبێ نەک خەریکی ئیش و کاری ڕۆژانەی هاوڵاتیان بێ واتە داشۆڕکردنەوەی دەسەڵات و دابشکردنی دەسەڵات لە بەرژەوەندی خەڵکە لە بەرژەوەندی حکوومەتە چونکە سیستەمەکەش سەقامگیر دەبێ ئەگەر کارێکی لەو جۆرە بکەین ئەو کاتە ململانێش لەسەر حکوومەت لەسەر پێکەنانی حکوومەت ئەوەندە تۆن نابێ بۆ نمونە حزبێک لە سلێمانی زۆرینە بەدەستدێنێ قەزایەک بۆ نمونە چۆمان حزبێک زۆرینە بەدەستدێنێ خۆی ئیدارەی خۆیەدا بۆ هەڵبژاردننی داهاتوو ئەو وا دەکە ململانیش لەسەر ناوەند لەسەر حکوومەت کەم بێتەوە ئەو کاتە بەڕای ئێمە هەم پرۆسەی دموکراسی بەرەو پێشەوەچی هەم کاروباری ئیداری بە شێوەیەکی باشتر بەڕێوە دەچن و هەمیش دادپەروەری لە دابشکردنی سامان و لە دابشکردنی دەرفەتی کاریش بۆ هەموو هاوڵاتیان بە شێوەیەکی یەکسان ئەزباو پرسم ئەتوو باس لە پرۆژەکە باز لە خزمەت ینی قەتیست کردەوە یاخود خزمەت کردەوە لە سوی کە خزمەت گوزاری و خزمەتی هاوڵاتیان دەکەن بەڵام لێرە و لەوێ بازەوە دەکرێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێ بەم پرۆژەیە نامەرکزیە یاخود ئەوی بەڕێستا پێشنیاردا ناوە وشە عەرەبی کلمێنێ دەیەوێ بە جۆرێک لە جۆرەکان سلێمانی بخاتە ژێر دەستی بەغدا یاخود بە هەرێمکردنی سلێمانی هەیە یاخود زمانێکی هەیە باز دوو ئیداری دەکرد پرۆژەکەی ئێوە خزمەت گوزاریە یان بابەتێکی سیاسی و دەتانوێت نزیک ببنەوە یاخود ڕادستی بەغدای بکەن من پێم وایە بە دابشکردن و شۆڕکردنەوەی دەسەڵات خودی حکوومەتەکە سەقامگیرتر دەبێت بەهێزتر دەبێت و ئەوە وا دەکات بۆ نمونە باش ینی ناوچەکانی دەرەوەی هەرێمیش باشتر بێنەوە سەر هەرێم کاتێک ئەبینین ئەوان دەسەڵاتی خۆیان دەبێ و خۆیان بەڕێوە بن باشتر ڕەنگە بە ئاسانتر خەڵکەکە زۆرتر باشتر داواکە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئەوە لەلایەک لەلایەکی تر بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵ دوو ئیدارەی نین
ئێمە لەگەڵ ئەوەیە ئەو یەک ئیداریە واتە ئەو حکوومەتە بە یەک حکوومەتی بمێنێتەوە بۆ هەموو هەرێمی کوردستان یەک پەرلەمانی هەبێ بەڵام دەسەڵاتەکانی بۆ سلێمانی بۆ هەڵەبجە بۆ گەرمیان بۆ زاخۆ بۆ ئاکرێ بۆ دهۆک هەمووی وەکو یەک دابش بکرێت واتە پرۆژەکە تایبەت نیە بە ناوچەیەک پرۆژەکە پەیوەندی بە سیستمی بەڕێوەبردننی وڵاتەوە هەیە کەەوەش لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستانە داهاتی سلێمانی دەتوانرێت بەو پرۆژەیە سلێمانی خۆی پێبڕێ هەندێک داهاتەیە ئی حکوومەتی هەرێمیش نینە بۆ نمونە گومبرگ و باج و نەوت و غاز ئەوە ئەبێ بستۆ حکوومەتی فیدرالی زۆر کەس بە هەڵا ئەو بابەتە باز دەکە پێیان وایە ئەتوانێت نا هەرێم و نا حکوومەتی هەرێم و نا سلێمانی و نەدهۆکش ناتوان ئەو داهاتانە بەخۆیان بەکاربێنن نا بە هیچ شتێک بەڵام کاتێک کە حکوومەتی هەرێم داهاتەکانی چەندە داهاتەکان چەندە ئەبێ بە شێوەیەکی یەکسان بە پێی ژمارەی دانیشتوان و پێویستی دابەشی بکاتەوە واتە ناکرێت لەسەر حسابی پارێزگایەک پەرە بە پارێزگایەک بدرێت لەسەر حسابی قەزایەک پەرە بە قەزایەک بدرێت ئەوەیە دادپەروەری دەبێت لە دابشکردنەوەی داهاتەکانی هەرێم بەسەر هەموو قازا و ناحیە و پارێزگاکاندا لەسەر ڕۆژی ڕابردوو وەزیری بەرگری تورکیا سەردانی عێراق هەرێمی کوردستانی کرد دوای بەدوای ئەوەش باسییانەوە کرد کە هێرش دەکەن بۆ شنگال و ئەردوگان بە فەرمی ڕایگەیاندێ و وەزیری بەرگریش مەترسیەکان چین ئەگەر ئەو هێرشە ڕوودات مەترسی هەیە و تورکیا بۆ لەباربردننی خەونی سربەخۆیی یا خەونی مافەکانی گەلی کوردستان هەموو شتێکەکە کردویەتی ئاسان نییە پەلاماری شنگال بدا بەڵام هەڕەشەکە بەڵام فشاری زۆر لە عراقەکە لە هەرێمەکە بۆی ئەوانەی پەکەکە لە شنگال نییە ئەوەی ئەمە بزانین دۆستەکانی یعنی کەسانێکن لە پەکەکە نزیکن لەوێ هەن هەموو شتێکەکە وەگەر لە شنگالیش نەمینن ئەو دۆستانی پەکەکە ئەو لایەنگرانی پەکەگە لەوێش نەمین ئەوان لە پەکەکە نزیکن بەوەش ناوەستێ بە قەندیل وەگە قەندیلیش نەمینێ هەولێریش نەمینی سلێمانیە بەڕاستی یعنی بەداخەوە پرۆژەی دەوڵەتی تورک تا ئێستا پرۆژە سیاسەکەی دەوڵەتی تورک پرۆژەیەکە ئەوەندەی دژی مافەڕەوەکانی کووردە لە هەموو شوێنێک قەت ئەوەندە پرۆژەیەک نییە بۆ پێشخستنی دەوڵەتی تورکیا خۆی قەت ئەوەندە پرۆژەیەکی ئابوورینە بۆ خۆشگوزرانی هاوڵاتیانی تورکیا دەڵێ بە هاوکاری حکوومەت هەرێم هێرشەکە دەکات ئەگەر ئەمە بکرێت کاردانەوەکان یاخود قسە و بۆچونەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی بەرامبەر حکوومەت هەرێم چی دەبێت تا ئێستا تەنیا لەگەڵ پارتی هاوکاری هەیە لەگەڵ حکوومەتی هەرێم هیچ زۆرە هاوکاریەک و تەنسیقێک نییە دەگەر وڵاتان ئەوەی گوێتان لێ بوو ئەمە وەڵامی ئارەز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی نیشتیمانی کوردستان بوو لەسەر ئەو پرسیارانەی کە لێمان کرد و لەسەر پرۆژەی لامەرکەزیەت لەسەر ئەگەرەکانی هێرشکردن بۆ شنگال لەلایەن تورکیاوە